خانمە هونەرمەند فرمێس کە تیزەری گۆرانیی خۆی بڵاو کردوێتەوە بە ناوی تۆ ڕەنگی ڕەشی منی هەمومان نەزانی فرمێسکی شکل و خانمە گۆرانی بێژانەی کە زۆر بە تایبەت کارەکە لەسەر هۆنراوی گۆرانەکانیەوە بە تایبەت کارەکە لەسەر ئاواز و گونجاندنی هۆنراوەکە لەگەڵ ئاوازی گۆرانەکانە ئەمە زۆر گرنگەکە هەرکەس بۆ خۆی تایبەتمەندی خۆی وەرگێ لە نێو بواری هونەر و کارێکی خۆیدا فرمێسکیش هەمیشە بۆ ناسراوە کە کارەکانی تاڵ جیاوازتر بە تایبەت لە هەڵبژاردننی هۆنراوەکانیدا جارەبکمان ستارێکی زۆر تایبەت بەخۆی هەیە و دەنگێکی زۆر جیاواز و زۆر تایبەتی هەیەکە لەگەڵ بڵاوکردنەوەی هەر بەرهەمێکە کودۆ زۆرترین بینەری ئەبێت و زۆرترین خەڵک گوێ لێگرێت و دیارە زۆرترین کاتیش لە ناو خەڵکە ئامێنێتەوە بۆی خاوەنی چەند بەرهەمێکی زۆر تایبەت و زۆر جیاوازە و لە ئێستاشە نوێترین بەرهەمی خۆی لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرامی خۆی یاخود بڵێن تیزەری بەرهەمێکی خۆی کە لە ئێستا ئامادەکاریە کات بۆ ئەلبومە نوێیەکی بە ناوی فرمێسکەوە و یەکێک لە چاکەکانی تەنها تیزەرەکەی بڵاو کردێتەوە لە ئایندەیەکی نزیکیشە پێشکەش بە هەوادارانی خۆیەکە لە ئەکاونتی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام خانمە هونەرمەند فرمێسک تیزەری نوێترین بەرهەمی خۆی بە ناوی تۆ ڕەنگی ڕەشی منی بڵاو کردێتەوە ئاماژەی بۆ کردووە کام بەرهەمە باوبەشی لەگەڵ هونەرمەند کیا شادمان بەرەماتەوە یەکێک لە چاکەکانی ئەلبومی فرمێسک کەوا بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا بڵاوی بکاتەوە.